هەڤانە هێژا سلام و ڕێز هێویدارم هون باش بن. ئیرۆکە ئەم لەسەر مژارێکی پڕ حەساس داخفن ئەوژی تێکلیە دەناوبەرە کورد و ئیسرائیلیانە. یعنی ئەف مژار هەماوە وسا بە هاسانی بەداخیانیەکی نایە شڕۆڤەکردن. ژغێنی ئالێنوی دیرۆکی ژغێنی تەجروبێن و ئەم دەوێ دیرۆکێڤە بگرن گرێداینیا خۆ بە چەند تشتان بە هەیە. یەک جوانە ریال پۆلەتیکە یعنی ڕەوشە و ئیسرائیل و بزاڤە فەڵەستینی تێداکەتیە ڕەوشە ئیرانی تێداکەتیە و دە هەمان دەمێدا بێگومان هاتنە دۆناڵد ترامپ دێ مۆرەکی خۆ لەوەیەکی بدە لە کابینە یەکەمین یا ترامپدا بێگومان ئامادەکاریەکی پڕ باش کرد بنگە ئاڤیج بۆی ئیتفاقە ئیبراهیمی وانە هەمی هەنە لێ دە هەمان دەمێدا گرێدایە گوتارە کوردیەژی یعنی گوتارە کوردی و گوتارە بزاڤە سیاسیە کوردی بەحسە بزاڤە سیاسیە چەپ دکە گۆهۆرتنێکی سۆسیۆلۆژیک پڕ مەزن بەخۆرا ئانیا بە تایبەتیژی لە تورکیایدا لۆماژی تو لێ دنەری بەڕاستیژی ئەف گوتار یعنی گوتارە کە ئەم بە ئیسرائیلڕە اتفاق بکەن ئەم دەوڵەتی خۆشێ بکەن ji بۆی ما پڕ باشە ژغێنی وێ ڕێکەکی دنە پێشیامان نەمایە و ئەف ئەم بێژن دنیا هێکەک سپیکریە و خستی ناو دەوێ مەگەرەک ئەم تەنێ دەوێ خۆڤەکەن و بخۆن ئاف گوتار تەنێ لە ناوە کوردێن تورکیا و گازنجان ژمن دەکەن دەبێژن تو چما دەبێژێ کوردێ تورکیا نابێژی کوردێ باکوور و کوردێن ئیرانیدا هەنێک کوردێ ئیرانیدا کوردی ئیرانی ناوخۆی ئیرانیدا ناها کوردێن و لە ناوە ئیرانێدانە زانینگەیان دەخوێنن ئەلیتا ڕەوشەمبیریە ناوخۆینە تەنێ کوردێن و لە دیاسپۆرا دژین ئەف گوتار تەنێ دەناواندا هەیە و ئەم ئیرۆ vەیەکێ بە ئاوایەکی ئۆبجەکتیف دووری هەست و دووری گوتارێکی ئیدۆلۆژیک چەپگەر ئانژی ڕاستگەر نەتەوی ئانژی دیموکرات لە دووری وانە هەمیان ئەم دیسانجی لە گۆڕی زانستە سیاسەتە ڕیال ئەم لەوێ مەسەلێ دنەڕن بەریا هەر تشتی ئەز هێوی دەکەم هونج پرۆگرامی من حەز دەکەن حەز ناکەن ئەو تشتێکی دنیا لە کەرەماخۆ هەوڵ بدەن vê پرۆگرامێ دەدەستپێکێدا پارڤە بکەن ji بۆی و بەڕاستی تەلەڤیزیۆن و کەناڵێن و بە ئاشکرا لە سەرڤێ مژارێ گوتنێن جودا دەرخەن هۆلێ شڕۆڤێن جودا دەرخەن هۆرێ نابێژم قەتنینە لێ پڕپڕکێم یەک یا دووەمین ئەف گوتار هەری زێدە باندۆراخۆ لە کەسێن هەستی دکە و ئازژی بەرنامیان بە تورکی چە ناکەم ئەس بە عەربی چە ناکەم ئەس بە ئینگلیزی چە ناکەم بە قاسی و عەربی و تورکی ئینگلیزی دزانمژی دەکارم بنویسمژی نەتەنێ ئاخافتن لێ بەڕاستی ئەز وەک پرەنسیب نا احتیاج نابینم و ئەزوی وەیەکێ بە مەترسیدار دەبینم لەسەر هەبوونە کوردان ئەز گرێدایە وەیەکێمە و کورد نەدەوارێ معریفی و سیاسیدا نەدەوارێ هێزریدا لێ دەوارێ زماندا زمانی خۆ بپارێزن ji بۆی زمانی خۆ پارێزن ئەز لە دژی وێمە و حرەکەتێن کوردی کی دەبە بلا ببە چ دەبە بلا ببە سەدەم چ دەبە بلا ببە دەوێ هەمی پرۆگرامی خۆ بە کوردی بکەن قەت پرۆگرامان بە تورکی چێ نەکەن قەت بە عەربی چێ نەکەن بە تایبەتیش ji بۆی کوردی تورکیا ji بۆی و کوردی تورکیا بەڕاستیشی و ji من عاجزن ژمڕا دەبێژن تو چما نابێژی کوردێ باکوور ئێکاکو کوردێ باکوور لە سەدی 95 پرۆگرام میوان بە تورکینە یەک و خۆنەتەوە پەرشتی دەبینن یەک و خۆ قاوە پەرشتی دەبینن پرۆگرام میوان بە تورکینە لۆماژی ئەس دەخوازم پرۆگرامان بە کوردی چێ بکەم لێ ڕاستیەک هەیە ئەس وێژی بە کورتی ژۆرا ببێژم و پیشنهاد دەکەم سەر مژارێ مخابن ji بۆی و ئەو ڕاستی پڕ من تێشینەژی ینی کوردێن و بە کورمانجیژی داخفن ئاژی دەکارن گۆدار بکەن ئەوژی دەوارێ هێزریدا بەڕاستی گەرەک خۆ پێش بخن یعنی هەستی نەبن هون گەرەک خوا ji دهۆل و زۆرنا و ساز و گوتار و ستران و ئیدی داوەت و دیلان و دروشمان ڕزگار بکەن گەرەک مرۆڤ بەوی ڕەنگی بکارە بە لە سیاسەتە ڕیال فام بکە لە دنیای نو فام بکە لە ڕاستیە هەنێکی نێزیکتر بێ ئەم ڕاستێکی مطلق نەکارن بەدەست بخەن لێ هەنێکی ئەم دکارن لێ نێزیک ببن شعر هونەر ساز ستران شتێکی پڕ پێویستە بۆمە ئەزوی سەدی سەد ژعالیەکی داتینم لێ دیسانجی ئەس دەبێژم
گەرەک زمانی کورمانجی تەنێژ بووی ساز و ستران و دروشم و بژی فلان و بمری فلان و فلان خاینە و فلان قەهرەمانە نەوێ بەکارئانین گەرەک دەوارێ زانستیدا بێ بەکارئانین لۆماژی ئەس بەوی ڕەنگی وە داوت دەکەم وێ پرۆگرامێ بەڕاستی وێ پرۆگرامێ بە تایبەت شێر بکەن لەسەر کەناڵە یوتیوبێش دۆست و هەواڵی خۆرا بشین ji بۆی و گوتنێن جودا دبینن هەروەکی هون هەمی دزانن وەزیرێ دەرڤە یان و یا ئیسرائیلێ گیدیۆن سار پشتێک و هات سەردەسەڵاتداری بوو وەزیرێ دەرڤە داخیانیەکدا و دەداخیانیەک خۆدا بەحسا کوردان کرد یعنی کورد دەکارن متفقێ مەبن بێگومان بەحسا دوورژیان کرد و بەحسا عەرەبستانە سعودیژی کرد یعنی ئەوژی گەرەک بکەون ناوە ئیتیفاقیان مە تەمام تشتێکی پر خۆشە لێ ئەو تشتوا پێکتێ کورد دکارن دەڕەوشێکی وسا دەکوونە جیرانێن ئیسرائیلێنە تەکیلیەکی وانی فیزیکی پێرانینە چ ببە ئەم هەنێکی vەیەکێ بە ئاوایەکی هەنێکی ئەکادیمی ji bo la programekî YouTubeê de mirov nekarê per akademîk be lê dîsan jî ez hewl dem henekî akademîk ji dîrokê ve van tekiliyana henekî dest pê bikim bêguman beriya ku em bikewin dîrokê tiştekî dinê heye li rojhilata navîn de dema ku dewleta İsraîlê li sala 1948 ava bû tenê İsraîl ava nebû li hemberî İsraîl de dewletên rojhilata navîn زێدەتر هەنێک دەناواندا بە تایبەتیژی وڵاتین عەرەبان بەحث دەکەم دەناوانەدا میلیەتچیتی یعنی ناسیۆنالیزم نەتەوەپەرستێکی تند سەری هەڵدا و بە تایبەتیژی ئەو لە کەسایەتیە جەمال عەبدولناسڵ سەری هەڵدا حتا گەشتە سەدام و بە مرنا سەدام خۆلی لەسەرێ نەتەوەپەرستیە عەرەبی بوو کوژرا دەبێژن ئەلعروبە لە هەمان دەمێدا لە ئیرانێژی تەکیلیە خۆش دەناوبەرە شاهی ئیرانی و ئیسرائیلێدا و گەندەڵیان شاهی ئیرانێ ڕێک پێشیا وەیەکێ فەکرد کوونە ناسیۆنالیزم لێ حرەکەتێکی ئیسلامی تندڕە و یا شیعە جارە یەکەمین لە ڕۆژهەڵاتە ناوین لە وڵاتێکی پڕ مەزن و بەهێز وەکی ئیرانێ بێسەردەسەڵاتداریە لە ساڵە 1970 و بە سەرۆکاتیا ئیمام خومەینی ئەگەر کو ئەم وەرن سەر دیرۆکە تەکیلیان دەناوبەرە کورد و یەهودیان دابریا ئیسرائیل ئانژی ناوبەرە کورد و ئەلیتە یەهودی ئەم جارە یەکەمین لە ساڵە 1932 ئەم تشتێکی وسا دەبینین دەناوبەرە یعنی گاڤاک و ریۆڤن شێڵوە گاڤاک و جارە یەکەمین تێ عراقی تێ کوردستانێ لەوێ دەرێ ئیدی تەکیلیە خۆ بە کوردانڕا بە خانەدانانڕا بە سەرۆک عەشیرەتانڕا بە جڤاکە کوردیڕا چێ دیکە ریۆڤن شێڵوە کیە کەسەکە کو پشتی وێ ینی پشتی 1940 بنگەها موساد ئیسرائیلی ئاوا دەکە یعنی بزانە بەریاک و موساد ئاوا ببە بەریاک و ئیسرائیل ئاوا ببە جامێر گەڕایە لە کوردستانێدا و بنگەها تەکیلیان وێ دەمێ ئاوا کریە یعنی کەسێک و لەسەر فێسبووکە لەسەر یوتیوبێ نەتەوەپەرستیە کوردی دکەن نەتەوەپەرستی ئانژی و ناولێکردنە کورد پەروەری هەنێک جوانە ترامژی کردنە کورد پەروەر خەبەریوە ئەژێ هەبێ وێ سبێ نەتەنیا هۆژی بکەن کورد پەروەر دیسا خەبەرەوە ژێ هەبێ دەناوە کەوانێدا ئەو کورد پەروەر لەبەر عینەکێ لە خۆ بنەڕن و لەوێ جامێری بنەڕن ئەو جامێر چەند ساڵ بەریاک و ئیسرائیل ئاوا ببە چ کریە گەڕایە ڕیسک کریە هاتیە عراقێ هاتیە مسرێ کون بەکون دار بە دار کەفر بە کەفر گوند بە گوند گەڕایە وێ دەبێت ئێمەژی لەسەر فێسبوک دانیشتنە لەسەر یوتیوب دانیشتنە نەتەوەپەرستیە دکەن و هەگەر کوژێڕابێژی توچمەوە سا دەکەی یا دەبێژە ئەم دەخوازن خەڵکێ فێری نەتەوەپەرستیە بکەن باشە خەڵک فێری نەتەوەپەرستیە بووە یعنی نەتەوەپەرستی تشتێکی پڕ زەحمەت نینە ئایدۆلۆژیەکە کو بنگە هێوی سەدان ساڵە هاتی ئاواکردن و سەدان کوردژی مینە جەمال نەبەز کو 5 ساڵ 6 ساڵ ji بۆی وێ دەوارێ تیۆری دە کارکردنە تەنێ مایە هون پێک بینن هونجی حازرن وەکوی جامێری کار بکەن ئانا دەوردا یەک پرسیار یا دوێمین ئیسرائیل دەکیژان دەمێدا کە ئەم بزانن تەکیلی بە کوردان ڕاخواستیە دەکیژان دەمێدا نەخواستی یعنی ئەس وە کوردێن نەتەوەپەرست خەیاڵپەرست نینم ئەس تو جارم باوەڕیا من بەوەیەکێ نینە و ئەم بکارن دیرۆکێ ڤەگەڕینن 100 ساڵ بەریانە تشتێکی وسا ممکن نینە کورد شەمەندەفەر ترێنە دەوڵەتان نەتەویش دەستدان
كرد دزدان ويدمي مجولي عشيرة قريبون مجولي شيخ قريب وطريقة قريبون او يك دزدان شو ام 100 سالي دني فقرين تكاركي پر زحمته پر ريسكا و امكاني ويجي براستي پر كيمن لي ازوي كتشما دبجم جبيك رخنا لناسيوناليزم كردي بكم نا رخنا من تاني اوكو از بحث قافا بحث ديروكي ام دكان ام درسان جدستين ام ناخوازن ديروكي فقرين جبيك ديروك فناقري ديروك درباز دبا لي ام دكارن درسان جي ورغرين لو ما جي لديروكي دكالي بنرن اسرائيل كنجي خواستنا بكردان را اتفاقا بكن تكليان شيكن وكنجي او لعرديه لانا وتشونا ام بحثا فيكي دكن يعني جارا يكمين تكليان فيزيكي يعني تكليان سياسي از دبيجم جارا يكمين ام لصالة 1900 دنافبر الشيستويكي حتى حفتي دا دبينين لكو ام دبينين لكردستان باشور لكردستان عراقي دا ام لتشاين هندرين وزوزكو زاغروسان دا دبينين قافاكو حركتا كردي بسروكاتيا بدكي بسروكاتيا بارزاني شردكا لهمبري سروكوماري عراقي سروكوماري عراقي كيا ويدمي جمال عبد الناصر كيا جمال عبد الناصر كسككو دياوي شيعة بويا باوي سنة بويا او بخوجي لكردستاني بتايبتيج لهريما بارزان عسكر بويا ويدمي عسكري رجيما باديشا بويا و پر كيفاويش كردان راهاتيا لو ما 1958 دار بكر رجيما باديشاهي العراقي هلوشان قوت او عراقو او الرجيم بدست بريطانيان هاتي افاكرن جرك عراق بدست عراقيان بي باراستن وكسكي تشاب غربو نيزي يكتيا سوفيتي بو ويدمي شاي ايراني برترسيا قوم لعراق جيراني مدى رجيم الشاه پادشاهات رو خاندن کوماری هات نهاوی به ایرانیجی لو ما لهم بریوه دوی ام تشتکی بکن او چون به اسرائیل را تکلیدینان ایران و اسرائیل و دم اسرائیل افسرن خوی پسپور ین موساده شاندن لریکا ایرانی دشاندن کردستان عراقی و هنگ جار قردینه تنسیق شرط کردن او برا پیشمرگیان و ارتش عراقی دا و انجامه ویچ درکت انجامي ويتشي دركت امي بين سروي لي برياكو ام بين سروي كان تشكي دنيا ببيجن قالوا عبد الكريم قاسم جبوي كردان شكر عبد الكريم قاسم يكمين كذبك هذا سرد صلاة دارية جبويك وقاسي حج كردان ذكر شو جارة يكمين ملا مصطفى لا اواريه ولا بنابرتي الرزقار كرد باني كونسولوسا سوفيتي كر لبغداد وقلت جرك كسك هي بناوي ملا مصطفى او كسايتكي كرديا عشيرتها بارزانا من نانو آذي عشيرتي بري خواريا وفخواريا از من الدارم او جيكي برخوش او تشاين برخوشن لو ماجي از دخوازم ملا مصطفى هيلو علاوي حمي فقرين عراقي فقرين بغداد از بيشوازي لبكا ورابو 2 مليون كرد حد بيجن 2 مليون كاس يعني نكرد نشرت إلا كرد من كرد وعرب لكركوكي وديالا ويعني لباشوري بغداد بقدر حتى دهوكو زاخوي بكاميونان بتراكتوران بباسان كرد كوم كرن آنين بغداد قافكم الله مصطفى بالا فري دابزي وعبد الكريم قاسم بخوتشو بيشياوي ولا بغداد حرت تشتك جيرا هر دريك جيرا فكر إمكان دانوي وبيرنجي أو ليه مخابن بقوتنا شای ایرانی و اسرائیل سال 1961 به مناسبت ملا مصطفى رابو سرهلدانه و سرهلدان پشتی چه پیکات پشتی وی که پیکات کو عبدالکریم قاسم دگوت گرک او عرضه دسته آغایان دایا ام سیلیکی ام جدستوان درخن و ام بدن جودکاران جبوی کو آغایا نکاری همی عرضه خو بچینه و عراق جی پیوستیاوی بچاندنیه ام عراق بکن ثبت کینانی جبوی همی دنیای او عردانه ام جاغيان دستين ام دن جودكاريوان وبغداجي جن موجه وطوف ومادين كشتوكاليه چاندنيه جوان رواكي تراكتور تشتنوسا اماده دكا غافا كبرياريكي وسادا اغادين بون او ايدي او اخا حميد شونجم ملا مصطفى بايران را تكليت شكرن باسرائيل را تكليت شكرن وددمي كتابو اف دستور بنجهين جدهات نفيساندن لبرجوانديا كردان كرد شخو عبد الكريم قاسم يكمين كسا دبيجا عراق جدونا توين سركه بيكته يك كرد يك جي عرب يا كمين سلوكا ومخابن بشتي وين مدي جارا يكي 1960 يكي ايدي كرد حمي كومي سرهفمون اغا وشيخ وعيل وميل
لە ڕێکە شای ئیرانی و ئیسرائیلیان ڕ شەڕکردن لە دژی عراقی لە دژی عراقی شەڕێکی پەرپەر مەزنکردن حتى نهاجي لليتراتوري السياسي راح نقرين جديد بيجن يا ملت هبوية للدنيا لدجي ريفورما زراعي شورش بكا حتى نهاجي جرد بيجن شورش ايلول وكسن كل بيش شريده هاتنا كشتن واك بيروز لقلم ددن دناسينا كان درباسك لسالة 1907 ايدي شخوا 1961 شورش دس بيكرت قاشو شورش دبيجم از وكوا بوبيليست نينم از ناترسم لراستيان قاشو شورش دس بيكر 1963 ايدي عبد الكريم قاسم بربر لاواز بو كي هات سرد صلاداريه دزاني يعني كردان بدست ايران واسرائيل را حسان كاري كرن جبويكو عربين قومي يعني شوفينيست يا ناسيوناليست بين سرد صلاداريه كو يك جوانا او صدام ابو صدام ويدمي هات سرد صلاداريه صدام بريكا كردان هات سرد صلاداريه هون ويك تشما نابيجن هون تش ديلوك زانن هون تش روجنامه فانن هون تش رونا كبيرن جبوي دو قروشان جبويكو فلان تلفزيون وفلان تلفزيون وفلان تلفزيون وبايكوت نكن مينامن يو بلا وبايكوت بكن يوتيوب هي تلفزيون بارتيان بارتي يروشالاتا نافين بارتيان كلاسيك ايكو ميجيوان زنگار قرتيا بلا ما بايكوت بكن او تشيا احتياج ما بينينا يعني دنيا فبويا تنها لهرجيكي كسابتي تو بخوازي كاربكي تو دكاري كاربكي كار هي هون جدد تفصن شو هذا بالروجنامه فان وقاسي احمق به فان تشتان نيني سر زمان جديدوك جميلتي خورا وميلت كربكا واتشتان بربر جرينجن صدام ما اني سرد صلاه داري تمام شو بس صدام راكيا سرد صلاه داري وقت موت عربي ناسيوناليست ويدمي بروفاجي عبد الكريم قاسم ويدمي دجاتيا اسرائيلي قتنكر دجاتيا اسرائيل ساكناندن لو ماجي اسرائيل لسالا 1907 تكل يخو ببارزاني ومارزانيان را بشورج جيران را قد كرت قافاكو قد كرت ويدمي كرد مجبور مان دستي خود ريجي صدام كرن و اشتي خواستن حتى 1907 صدام بشاي ايراني را اتفاق كرت ياو قوت او كرد قالكي بيبختن خيانة لعبد الكريم قاسم كرن سبي خيانته لمجيد كان كازوره كان دافع عربي بدمته ام شورشا كردي او بكن خلاص بكن وساكر ليه بنرى كان ورن سرتكليا كردي وفلسطينيان فيجاري وقت من قوت 1907 ايدي حركة كردي تكتشو 150,000 چەکدار ئێک و خۆش تحتان ئاویتن خۆ کوشتن ئێدنێژی بە سەری خۆ سەتەواندن سیلاحی خۆدان عسکەری سەدام و هەمی تەسلیم بوون ماڵە بارزانیژی چون ئەمریکایە پەرەیەکی پڕپڕ مەزن برن و لەور بە عەرەبێن عراقیرە هەنێک عەرەبێن عراقیرە بازرگانی کردن حتى 1978 وصل 1978 تشتك چه دەبێت زانی چییە؟ تشتێکی بەرەواژیەوەی چێ دەبێت وێدەمێ مەسعود بارزانی تێ ڤیاننا باژارێ ڤیاننا لەڤر و دەخوازە لە ورژی دەربازی پاریسێ بەبێ ئیمام خومەینی ببینێ ji bo ku ew dizanin yani wê dê Mesûd Barzanî li Amerîka dirûne û pasportekî wî sexte jî heye ez barim an jî pasportê Amerîkiyê nizam çi pasport pêra heye dê bi pasportekî tê Vîyenna li wir jî êdî serbest bamarniye pêraya û diktorek jî pêraya êdî ez ji navan henekî ew xirabim ew navbîra min nemaye wê demê li bajarê Vîyenna dirûnin dixwazin hinek civînan çê bikin û piştî wê jî gerek Barzanî ku li Amerîka bîstiya Xumeyni li Parîsê hazirtiya şorşa İranê dike dixwaze biçe Xumeyni bibîne bi wê rengî întiqama xwe ji şayê İranê helbigire û îtîfaq bi Xumeyni re çê bike wê demê êdî beriya ku îtîfaq çê bikin diçin hinek malan û li malekî da lewane kesek heye بە ئەسڵی خۆ پەدەکەلیە لێ بە ئیستیخباراتە عراقی نەکردکە و ئەو مەسعود بارزانی دەبینێ و تەنێ ئەوژی ئەس باوەڕم ڤیەننا شارەزایە و زمان باش دەزانێ لۆماژی پیلانی خۆ ژێرا دەبێژن ئەم دەخوازن لە فلان دەرێ هەنێک جیڤینان بکەن و لە جەیەک و جیڤینێ دیکەن ئەو ژێ
استخبارات عراق را دەبێژێ ئەکیبەکی استخبارات عراقی ئەس باوەڕم 32 کەسن بە سەرۆکاتیا برای سەدام بارزان ئەڵتکریتی تێن ڤیاننا لە ئەو جێک و گەرەک جوین لێ بێکردن لەور خوا بەجێ دکن ئەو کوردێک و خیانەت کردە بە استخبارات عراقی ڕکار دکا دچە هەری داویەدا دکەوە دوو دلیان دکەوە تەڕەدودێ ji بۆی ku lewê bûyerê de Mesûd Barzanî bê kuştên di fikrê aîlê çi bikin tiştek jî neka perê xwe girtiya ew jî nabe loma jî çi dike ji her dû wek min got dû kes Mesûd Barzanî rane ji her duê din ra dibêje bila kak Mesûd li mala me bisekine hûn herin destpêkê herin civînê bila kak Mesûd li mala min bisekine hûn herin kalê bin reçiya berastî jî ev dema dikewin hundir êdî wan didin ber debançeyan her duk jî birîndar dibin هەردووک ژی بریندار دەبن و مەسعود بارزانی بەوی ڕەنگی لەوەیەکێ ڕزگار دەبێت لێ vê carê استخبارات عراقی çi dike استخبارات عراقی diçe bi dewleta nemsayera tekilî çê dike dibêje Mesûd Barzanî hatiye bi vê pasportê em dixwazin vê pasaportê hûn bidin seknandin û li fikriyên navdewletî de jî tiştên wisa dibin û ew pasaport dest ew pasaportê wî li balafirxanê çi dibêjin îptal dikin yanî pûc dikin bêyî rengî Mesûd Barzanî nikare نەکارە لەوێ لەوەر دیسا ڤەگەڕێ ئەمریکای و سەرداناوی ji بۆی پاریسێژی خرا دەبە نەکارە خومەینیژی ببینێ لەور کی ئاریکاریاوی دیکە هەون دەزانن یاسر عەرەفات ئاریکاریاوی دیکە یاسر عەرەفات سەرۆکێ بزاڤ ڕزگاری خوازیان نیشتیمانی وێ دەمێ پێ دەحەسی و مەسعود بارزانی لە ڤیەنە عاسێ بووە و ژێرا دەبێژە هەگەر ku hûn bên Qubrısê yonan ez lewir dikarim pasaportekî Lubnanî ji wera çê bikim hûn dikarin bi hasanî vegerên ew vegerên Amerîkayê ew jî dibêje lê min dixwast İmam Xomeynî bibînim ya dibêje vê carê İmam Xomeynî mebîne ez dê tekiliyate çê bikim di navbera te û İmam Xomeynî ez ê demê pêş bibim pir soz didê wî min sala 1997 de me li Şamê bûm min carekî tesaduf li ciyekî navê wî nabêjim min çar kesî Hizbullahê bînî yek ji wan bi eslê xwe Lubnanî nebû Filistînî bû lê bi Hizbullah rakar dikir berê bi Yasir Arafat rakar kibû ew bixwe bûyerek li ser vêyekê ji min ragot govê demê gava ku Yasir Arafat bi telefon bi Mesûd Barzanî ra axif û piştî wê şêwirmendên wî jî ragotin gotin berê serok ئاریکاریya wî meke ji bo ku bavê wî li dijî Iraqê şer bi İsraîliyan ra arîkarî kiriye ev camêr neye ew ye ew ku arîkarî ew jî gotibû hest û sozên bizava rizgariya xwaziya netewî ya Kurd û Filistîniyan bi wêyekê nadem ku bavê wî xeletiyek kiriye bavê wî xeletî kiriye ez ê qincêtiyekî li hemberî wî bikim guhdarî yek ew ê nekird Filistîniyan nekird bêguman di nava bizava Filistîniyan da bizava Fetah da însanê erebên milliyetçî hebûn û ew erebên milliyetçî ji bo ku royekî Kurdan li dijî Iraqê şer kiriye hinekî kînêwan hebû li hemberî Kurdan lê Yasir Arafat û derdorî birastî jî newsa bû Yasir Arafat Barzanî rizgar kir ya Filistîniyan çî din ji bo Kurdan kird piştî wê gaş bava şorşa Îranê çêbû dîsa her Yasir Arafat bû di navbera Xomeynî û Barzanî tekilî çêkirin got li Kurdistana Iraqê da valatî heye tiştek nemaye bi navê Kurd bi navê Kurd divê ku hûn alîkariya Kurdan bikin yanî ev lê binera her kes ji bo her kesî nake ha ji bo çi hûn ê bipirsin ji bo çi ji bo vê yekê Yasir Arafat ihtiyacê wî bi Saddam jî ra heye pereya ku Saddam didê Filistîniyan nekême silahê ku Saddam didê Filistîniyan nekême û mujahidên ku li Iraqê li rêka Iraqê diçin Lubnan û li wir diçin Filistînê li hemberî İsraîlê şer dikin nekême hûn wî dizanin hûn dizanin pereya Saddam li sedî çendî ji bo Filistîniyan diçû lê dîsan jî binera Yasir Arafat însanekî weqasî bi prensîpe dibêje gerek Kurd hereketê wan hebe an gerek Iraq mafê wan dida an jî ez nayêlim Kurd wisa vala bin tekiliyan bi İmam Xomeynî ra çê dike û berastî jî piştî wê pedeke yanî vedigerê lê gava ku vedigerê pir bixrapî vedigerê tê beriya ku şerê Iraqê bike qetl û amê yekîtiye dike قتل عامي يكتيه دكا كاموي درباس بك جغينيوي ياسر عرفات جبوي كردان شكريا صالح 1908 غافاكو اوجلان وهافالينوي ايدي بزور لتركيا درافن دلينجي واندا بيلاف نامين بريوان نامين بزور خودك جنن كوباني يكو ديسا تكليان بورا تشديكا او تكليان دنا برا حافظ اسدو بكيكي تشديكا ديسا هر فلسطينينا وياسر عرفات
و بەویژی ناسەکنێ وانە تینە لوبنانێ لە جەمخوا و لەور بارەگاه دەدێوان پەروەردە دەدێوان چەک دەدێوان خوارن دەدێوان ئەف مەسەلەیەکی دیرۆکیا هەون پێرانینە تشتێکی دنەیە لێ گەرەک مرۆڤ vەیەکێ ببینە دەوارێ پراکتیکیدا وانە چ ژمەرا کرد دەوارێ پراکتیکیدا ئیسرائیل ژمەرا چ کرد ئەم هێژی بەحسە دیرۆکێ دەکەن من گوت ئەس ڤەناگەڕێن دیرۆکێ ئەس سەدیسەد جی نابێژن تشتێک لە دیرۆکێ چێ بوو دە ئیرۆ دووبارە ببە مادەم کو ئەم دەبێژن دەبەک و دۆناڵد ترامپا دۆ و دۆناڵد ترامپا ئیرۆ جودا بێت دەبەک و ئیسرائیلە دۆژی ژیەڕۆ جوداتر بێ هێز دیسە دەبێژم دەرسێژ دیرۆکێ وەربگرن کەسێن کو گۆداری وانە دەکەن ئەv ئالیگرێن تەکیلیەن کورد و ئیسرائیلێ بلا vەیەکێژێ بزانە گۆداری وان بکە ئەس نابێژ گۆدار مەکە ئەس نابێژم دژونان ژوانڕا بکە ئەس دەبێژم لەوێ دیرۆکێژی بنەرە لە کەرەماخۆ ئەس وی دەبێژم جیۆپۆلیتیکا کوردی عراقی جارێکدن یعنی پشتی vê dîrokê ku min behs kir ew 1970 piştî wê tekiliye Kurdê Iraqê û İsraîliyan qet nebûn ji xwe tekiliye Kurdê Bakur û İsraîliyan qet nebûn Kurdê Sûriya û İsraîliyan qet nebûn Kurdê Iraqê jî bi serokatiya Qasîmlû ku partiya herî mezin bû ji bo ku li bin seywana Iraqê de li bin seywana Saddam Hussein de şerê Îranê dikir nedî wêriya xwe nizîkî İsraîlê bike loma jî tekilî qet neman êdî wê demê lêgava ku صدام رژيم صدام حسين هات روخاندن العراقي هيدي هاف سنجين نوشم كرد عرب شيعة ما هي في ذكركو العراق نودا عراقي ديمقراطيك عفابة اللي قالك صدام تشوفون صدامك شو قالك صدام تشوفون صدام كردان صدام إيرانيان صدام أمريكيان صدام شيعيان صدام سنيان وحتى داوية و أوجي وساكر ويدم إسرائيل دي سابقا ونافدا لريكا كردان بتايبت تيجي بارزاني وحكومتها ريمي كردستاني قال لك جانا برزقري كان جبو إيراني تشبكا ده شخص مالكي وحكومتها عراقي ده و ده داوية ده مديد أويك قال لك برزقريك بخورا آنين وقال لك بروبلم جي اندحار بخورا آنين يك اندحارين هري مزن أوبو قاواكو تكليم بارزاني بمالكي را كتناف قريزان وشري داعش يجي بسرداعات بشتي ويدي بارزاني كشت قناعتك كو هاجر كو ريفراندومك بك دي اسرائيل جرات شتكي بك راست سروك وزير اسرائيل او بنيامين نتنياهو نهانا ويدمجي سروك وزير داخلي دا وبشجيري لا بارزاني كرت يعني بشجيري لا ريفراندومي كرت راستا بلي بغوت غافاكو ريفراندوم تشيبو ايدي امريكي بيرانبو يعني اف تشجمر هذا بيجا جمرة دبجة تشكو إسرائيل دبجة تمام لإسرائيل نجوري أمريكا لروشرات مافين إسرائيل جبوي آسايش نافخو يا إسرائيل لجور أمريكا راست شو بيج أمريكا دكي هاجر كو تكليه بيبقى آسايش إسرائيل هاي اللي هاجر تكليه بيبقى آسايش إسرائيل فنبه إسرائيل حد وينينا تشتكي بخوازة تشتكي بكي دواري براكتيكي ده لو ماجي لريفراندوم ده تاني بوف گاواکو هات سر پراکتیکه ریفراندوم چه بو همی دنیا رجاوتکا کرن ریکس تیلرسون وزیر درو یا ویدم یا امریکای سوزا کنفدرالیزم دا بارزانی کنفدرالیزم دولت يعني سوزا کنفدرالیزم دا اوبنویسکی جی دابو امزاجی لبنه مكتوبه يعني مكتوبه هر جيكي ايدي دبجن او مكتوبه وزير درو برسميه وكليا يعني استخبارات شكل اشترانا شانديا لێ بارزایی دیسا گوت ئەز ڕیفراندەوە خۆ بکەم هەگەر کو تشتێک چێ بوو ئەس بەرپرسیارم بێژن ئەو سەری خۆ خواریە ئۆ گاواکۆ ڕیفراندۆمجی چێکرد 151 عرد چوو مەخمور و شەنگال ڤاڵا کرن کەرکوک ڤاڵا کرن و هایدێ حتا پردێ هاتن ئیسرائیل چ کرد گەلۆ ژوانڕە تشتێک نەکرد دوارێک پراکتیکی دا لۆبیەن ئیسرائیلی و قاسیە بوون چ کردن ئیسرائیل دەوێ دەمێدا حتا نەها يعني دماكو كردستان عراقي برسمي يعني دماكو بشتي 2005 ام بيجن دستور ابن جاين هاتين فيسن دولة كردستان رسمية لغوري عراقيان لغوري هركسي دستور ابن جاين ويدمين اسرائيل شكل يجب كردن دواري براكتيكي ده اسرائيل چن كرد پرورده كرنا چن بيروقراسي كرد پرورده كرن چن اندستري و كومبانياين آنين كردستاني و كردستان بابا ولاتكي پیش اساسي اسرائيل چن پێشمەرگەی کوردان پەروەردە کردن اسرائيل چەند سلاح دانە کوردان تمام مەگوت سلاح نابە لێ خۆ دەکارێ بۆ فابریخێ بدێ کوردان مەسەرەن مهندس بدێ کوردان وانە پەروەردە بکە تمام لە ڕێکا ئیسرائیلینا لە ڕێکا ئەمریکا لە ڕێکا فەڕەنسا لە ڕێکا ئەڵمانیا بە هەزاران دایرە ئیسرائیلی لە بروکسل هەن لە ڕێکاواندا کرد نەکرد
تشتك نكردواري براكتيكي ده ويدمي إيدي بشتي وي هيدي پشتی ریفراندۆمێ ئێدی مەدی چێ بوو ئەس دووبارە ناکەم دەتاییان لێ دیسانجی ئیسرائیل بەردەوام لە کوردستانە عراقیدا ئیران ناڕەحەت دەکرد حتاکو ئیران چەند جاران بە دەبێژن دیپلۆماسیا بالستیکان دیپلۆماسیا ڕۆکێتان موشەکان لە هەرێمە کوردستانە عراقی بە تایبەتیش هەرێمە بارزانیدا و لە 5 و 6 هەیڤە مەها پێنجێ یا ئیسا نێچیروان بارزانی چانتەیە خۆ خستە بندەستی خۆ چوو تاهرانێ بە ئیرانێڕا ئاخەفت و ئیدی سۆز دەکو نەیە لێ جارێکی دن ئیسرائیل و قاسی ئاکتیڤ ببن لە کوردستانیدا ویژی هون بین بەرچاوی خۆ هون بەحسە ئیتیفاقە ئیسرائیل و کوردان دەکەن لێ بارزانی ئیتیفاقێک بە ئیرانی ڕایکریە و هەر ڕۆژ حتا نەهاژی ئیرانی دەبێژن کە ئەو ئیتیفاقە خۆ وەلە سەدی چەند پێکانی وەلە سەدی چەند پێک نانیە یەک بێک تاقیب دکەن ئیسرائیل یەک بێ کوردستانی تاقیب دکەن ئەو یەک ئالیەکی دن جیۆپۆلیتیکا کوردی سووریاییژی بێگومان یە پەگا پشتی بە تایبەتیژی پشتی شەڕی داعشێ گرنگێکی ویش بۆی ئیسرائیل هەبوو یعنی ئیسرائیل چاوی خۆ بەردا کوردی سووریا یەپەگە بە تایبەتیژی ji بۆی کو سووریا وڵاتێکی جیرانێ ئیسرائیلەیە یعنی سنوورێکی وانی کێم بەژی بە هەفتۆرا هەیە و دە هەمان دەمێدا سووریا ڕۆڵێکی پڕپڕ مەزن هەبووە ji بۆی ئالیەن کو لە دژی ئیسرائیلێرا شەڕ دکەن هەگەر کو سووریا ڕەوشە وسانە بە احتیمال ڕەوشە غەزە و لوبنانیژی بە ڕەنگی نەبیە مثلا 2006 سووریا هێلاک و ئیسرائیل لە لوبنانێ شکستێکی پڕپڕ مەزن بینی حیزب الله سەر بکەوێ ئیسرائیل شون ڤەڕەڤیا یعنی لۆ ماژی ئەو جیۆپۆلیتیک هەنێکی ji بۆی ئیسرائیلێ بێگومان گرنگە و گاڤاک و دۆناڵد ترامپ 2019 بە تەلەفۆنێکی عسکەری خۆڤەکشاندن ئیسرائیلی بێگومان پڕپڕ تەنگاڤبوون گوتن ئاو یەک نابە و سێناتۆرێن ئالیگرێ ئیسرائیلێ ترامپ پەشیمان کرد و ترامپژی قمارا خۆ کرد و پارێکی پڕپڕ زێدە قازانج کرد بەریاوی مەزلوم عەبدی پفدە ببورین ئەسکەلیما پفدانێ بەکاردینم یعنی ئەو بێڕێزینینە لە هەمبەری جنرال مەزلوم عەبدی ئەس بەڕەنگێکی دنێ لێ دنەڕم و جنرال مەزلوم عەبدیژی بە شخصی ناز دەکەم ئەم بە هەڤڕامانە کە دوو ئەمە کێمە بە هەڤڕایە و ئەم لەجێ حەساس بە هەڤڕامانە ئەس دەواری سیاسیە دەبێژم پفدان یعنی پڕ بەسەردا گوتن حتاکو مینە چێلەکان شیرێ ڕەجەب تەیب ئەردۆغان خوار دۆناڵد ترامپ شیرێوی ژێ دەرئانی ئیدی ژکوانێوی شیر دەرئانی و ئەو زوها کرد و پشتڕاژی ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەمبەری پەرە لە هەمبەری لۆبی و لۆبیژ یعنی پەرە ئیدی لۆبیەکی پڕپڕ مەزن کرد حتاکو ئەو دۆناڵد ترامپ عسکەری خۆڤەکشینیش بۆ چەند ڕۆژان و سەرێکانیە و گرێسپی ژ دەستێ یەپەگێ دەرخستن پشترا دیسانجی ئیسرائیلی پڕپڕ تەنگاڤبوون و گوتن گەرەک ئەمریکی ڤەگەرن ئەمریکی ڤەگەریان لێژ بۆی کوردان چ بوو تشتێک نەبوو ئیسرائیل چ کرد دەوارێ پراکتیکیدا تەنێ ئەمریکی ڤەگەڕاندن ئەمریکی ڤەگەڕاندن و سەر بیرەن پترۆلێ تشتێکی دن نەهات گۆڕتن یادنێ کە ئەم وەرن سەر ڕەزالەتە ئیرۆ یا دەولەتە نەتەبی یعنی ئەم دەبێژن ئیسرائیل ئەم چما دەبێژن کورد گەرەک تەکیلی خۆ بە ئیسرائیل ڕاچەکان ji بۆیک و دەبێژن ئیسرائیل دێهریداویە دەوڵەتێکی کوردی شێ بکەن هەمبەری عەرەبان لە هەمبەری فارسان لە هەمبەری تورکان کە ئەم لە دەولەتە نەتەویە ئیسرائیلێ بنڕن ڕەوشاوی چۆیە هەڤاڵن هێژا هەمی ئەکادیمیسیەنێن دنیاە ئێ ڕاستگۆ دەبێژم ها ئێک و دەواری زانستیدا پڕ کورد فکرن و گەلێک جوانە یەهودی نەژی لێ سیۆنیست نینە دەبێژن دەولەتە نەتەوی یا ئیسرائیلی بەوی ڕەنگی دێشکست بینێ و دەولەتێن نەتەوی لە ڕۆژهەڵاتە ناوین یەک بە یەک دێشکست بینن ئیرانجی دەناودا تورکیەشی دەنافتە دەڕاوشێکی وساتە دەولەتێکی کوردی مینە دەولەتە ئیسرائیل ئاوا ببە دێ چ ببە دێ بەریاک و لە دیاخۆ ببە بمرێ وەک مریەکی لەدایک ببە بەڕاستیژی وسایە بەڕاستیژی وسایەش خۆ یعنی تشتێکی یعنی ئیسرائیل دەوڵەتێکی چێ بکە ji بۆی چ شترا چێ دەکە ji بۆیک و لە شوونە ئیسرائیل گەرەک تو vێژارێ بە ئیرانیان ڕا بە عەرەبان ڕا بە تورکان ڕا مەژوول بی های عەرەب و تورک و ئیرانیان ئیسرائیل ڕا نەبە ئەوە نەوسا ئێوێ دەمێ مادەم دەولەتێکی ئیسرائیل و کە تێناو تەنگافیەکی پڕپڕ مەزن یعنی لێمە نەڕن پەرێوی هەیە تەکنۆلۆژیاوی هەیە لۆبیاوی هەیە دۆناڵد ترامپ لە پشتووە لێ دەناو خۆدا ئیسرائیل بەڕاستی درڕزە
بەڕاستی ئەگەر حماس ئەو بێعەقڵتی نەکرد بە احتیمال بوو ئەو ئیسرائیل منەها نەدیتبە ئەو نەتەنیاهو گەرێک احتیمال بوو نەمابیە. یعنی دەورداژی گومان هەیە حماس لە 7 ئۆکتۆبرێ ئەو ji بۆی چ کرد ji بۆی ku ئیسرائیل ژنوڤە ڤەژینە ئاژی ji بۆی ku تشتێکی ji بۆی فلستینیان بکە دەورداژی گومان هەیە بەڕاستی کی تەلەفۆن ji حماس ڕاکرد گۆ 40,000 ڕۆکێتی باوێژە ئێرش بکە ناو ئیسرائیلی هەگەر ku بەخۆشی کرەبن ji بۆی چ کردن هێژی ئەو پرسیارێکە دەسەرێ محەمیاندا تێو دچە لۆماژی دەوارێ استراتیژیکدا هەبوونا دەولەتێکی نەتەوی لە ڕۆژهەڵاتە ناوین یان و نینەش بۆی دەولەت تا ڕۆژهەڵاتە ناوین پشتی سای ئیتیفاقا سای کەسبیکۆ ئەو دەولەتێن لە ڕۆژهەڵاتە ناوین چێ بوونە هەمی سیل و سەرەتانن کانسێرن و بەلانە بەرێژ بۆی مەبەڵابوون بۆی خەڵکە ڕۆژهەڵاتە ناوین بە تایبەتیش بۆی کوردان بە تایبەتیش بۆی کوردان لێنەهاش بووین هەمی دنیای بوونە بەڵا پرزگرێک و هەر دەولەتێک ژوانەدا پرزگرێک دەکەون ناودا دەبا عەشیرەت گەرایی لە سووریا بنەرە هەر محلەیەک ئارتێشێکی خۆ هەیە لە کوردستانە عراقی بنەرە ئەو کوردستان نینە لێ بنەرە کوردستانە بارزانی کوردستانە تاالبانی کوردستانە حەمەی حەجی مەحموود کوردستانە علی باپیر و لە وەرداژی کوردستانە پەکێکی لە ئالیە دنێژی لە بندار و بەرەن احتیمالە کوردستانە پەدەکیە ئیرانێژی هەبە یعنی بەوی ڕەنگی دەبێت لە سووریا لە لیبیا لە هەر محلەیەکیدا ئارتێشێکەیە دەولەت نامینێ لۆماژی فرسەتێ سازبوونا دەولەتێکی نون نینە دەواری ڕیال پۆلەتیکدا لە مەسەلەی بنەڕن خەیاڵ نەکەن ئەو تەکلیەن کو ئیسرائیل و کوردان هون ئەو دەکەن ئەس دژی تەکلیە نینم ئەس ئالیگرێ تەکلیەمە تەکلی گەرەک هەبن بە هەر کەسی ڕاهبن بە ئیسرائیل ڕانجی ڕاهبن ئەس بەحسا خەون و خەیاڵێ وە دەکەم ئەم گەرەک ژوێ خەون و خەیاڵی دوورکەون لێ سەدەمێوی چییە ئەو خەون و خەیاڵ پڕپڕ مەزنەکە ئەم هەنێکی بە کورتی لە سەرڤەیەکێ باخن ئەو پرگرنگە یعنی ئەو خەون و خەیاڵ نەهاش کوتی دەدەمێکی داکو ئەم دەبینن هەمی تیۆریسیانێن هەری جددیە دنیای دەبێژن ڕۆژهەڵاتە ناوین قەفقاسیا باکووری ئەفریقیا بەرڤە سیستەمێکی دنێ دەچێت و سیستەمێکی کۆنفدرال دەبن دەدەمێکی وسادا ئیدی ئەم لێ دنەرێن کاک زوبێر ئایدار تێ سەر تەلەڤیزیۆنێ بە تورکی دەبێژە ئەم تەکلیان بە ئیسرائیل لێ ڕادەخوازن هەنێکی دن هەنەش خۆشە و ڕۆژ قێر دەکەن لەسەر یوتیوبێ لێ حسابێکی جددی ژوانڕ ناکەم لێ زوبێر ئایدار بە ناوێ کۆنسەیە سەرۆکاتیە کەجەکێ داخە یعنی جەمیل بایق ژێ ئاگدارە کورت و کورتاسی ژێ ئاگدار ژینەبی بەرپرسیارە ژخوا ئەو دەناوا پەکەکێدا هەیە گاواکو دەبێ مەسلەیەکی کوردی هەیە گاواکو دەبێژن تا ئەس دیتم ئەس دزم تا ئەس نەدیتم ئەس ئەزم ئەو ژخۆ هەیە لێ کەس نەکارە ئیرۆ ببێژە کو زوبێر ئایدار بە ناوێ کۆنسیا سەرۆکاتیە کەشەکە ناخفە و لە وەردارە تەلەڤیزیۆنی دەبێژە ئەم ژ بۆی حازر تەمام تۆ حازری نەپرسگرێکە تو تەکلیان دەخوازی ئەو ژی نەپرسگرێکە لێ چما لە تەلەڤیزیۆنێ دەبێژە ئەو نیشانێ چ دەدێ ئەو نیشانێ چییە نیشانە vەیەکێک و پەکەکە کاپاسیتیاوی نینە کو تەکلیان چێ بکە لۆ ماژی لە تەلەڤیزیۆنێ دەبێژە ئەو کەسێندنێ ئیبراهیم خەلیل بۆرانە بەدرۆنە چنەوانە وانە هی وانە لە یوتیوبێ قیرەقیر دەکە ئەو تشتێکی دنیا ئەو شخصن لێ حرەکەتێکی وسە کو بیریاوی لە بروکس لێ هەیە بە ناوێت تەکلیان دەرڤە کو ڕۆژ تەکلیانی بە ڕۆژ ئاڤاڕا هەیە کو هێزێبی چەکداری هەیە و لە هەر دەری دنیای کۆمیتێنوی کۆمەڵێنوی ڕێخستنێنوی هەیە لەسەر تەلەڤیزیۆنێکی زمان تورکیدا تەلەڤیزیۆنی زمان تورکی دەبێژن نابێژن تەلەڤیزیۆن تورکی لەور بە تورکی دەبێژە ئەم تەکلیان دەخوازن دەدەمێکیدا کو بەحسا هەنێک تشتان تێکرن لە تورکیایە دەدەمێکیدا کو تورک و کوردژی لە تورکیایە لە خیتابە دەم پارتیە بنەرا هەمی دژی ئیسرائیلن دژی ئیسرائیل نینە دژی کریارên ئیسرائیلێنە دەدەمێکی وسادە vەیەکێ دەبێژە دەوردا تشتێکیە دەوردا تشتێکی ئەف چییە؟ ئەف شکستە خیتابە چەپێ کوردە لە تورکیایە شکستە خیتابە پەکێکێ شکستە خیتابە ئۆجەلانە خلاص معنیاکیوی نینە و کارێک و ئێک و هەری زەدە وی کاری دکە بروکسلە و ئێک و ڕێکی پێشیایی ڤەدەکە قەندیلە و احتیمالێکی مەزن هەیە گەرەک مرۆڤ بە جەسارەت بێ ئەو پرسیارژی بکە یعنی سیاسەتە پراگماتیک یا ئۆجەلانجی لە ئیمرالیێ ڕێکی پێشیایی ڤەدەکە هەگەر نیەتێکی وساژینە بێ ئەوژی پرسیارەکە هون بەرسیف بدەن
لتركيا ولا كردستان دا كاز بيجن باكور جبيكو هون عاجز دبن لباكور دا خطابة چپ يعني خطابة آلية بيشكتي جبويكو نكاري الترناتيف عم بيني نكاري سياسة بعفريني ودا سياسة خدا بردوام بهيفي بون شكريا ده خطاب خدا بهيفي بون شكريا حمي هاتنا سر خطي خليل بارانو نزانم كيو 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 كي ڕۆژنامەوانێ وان تو لێ دنەری دروشمێوان تو لێ دنەری خۆ نیشاندانێوان تو لێ دنەری هەر تشت ئەف نیشان دەدا و لەوێ دەرێدا چەپ خیتابە چەپ شکستێکی پڕپڕ مەزن خواریە پڕپڕ لاواز بووە و دەناوە پەکێکێدا خیتاب و گوتارە کۆنسەرڤاتیڤ یا ڕاستگەر سەری هەلدایە و دەواری خیتابدانەهاژی پڕپڕ بلندە پرسیارێکی دن ئەو چ باندۆرێکی لەسەر تێکیلیان دکا دەناوبەرە سیاسەتا لەگەڵ دکا کام بێژە چ باندۆری دیکە یعنی تو خۆش بخەشونە دەم پارتی تو لە ئاستی تورکیایدا چالاکیان دکەی کاری سیاسی دکەی با قەیومژی هەبێ با لە هەمبەریتە مەهەپە و ئەوەژی هەبێ تو چ بەرسی فێوانە دەدەی گاواکو سەرۆکێتە تێسەر تەلەڤیزیۆنێ دەبێژە بە ئاشکرا بە زمانی تورکی دەبێژە یاو کاکو تو دخوازی تو تەکلیان بە ئیسرائیل ڕادەخوازە ئەف لە تەلەڤیزیۆنێ چەنابە ئەف لە تەلەڤیزیۆنێ چەنابە ئەس دیسا دەبێژە یعنی ئەو مەسەلەیە 3 ساڵ بەریانەها دووبارە مەکەن 3 ساڵ بەریانەهاژی های من ژێ هەیە هون لە ڕێکە ڕامان قەوامی کوژێرا دەبێژن ئاسوەیە گەنجلیکێ هون چوون و 5,000 پاوەنداوی کو تەکلیەن بە ئیسرائیل تەکلیەنەوە بە ئیسرائیل ڕاجێ ڕەزالەت هەزار جار و پەرێوەژی خوار تەکلیشی چێ نەکرد چ قاسی تەکلیە من و ئیسرائیل چێ کرد تەکلیەوەژی و قاسی بە ئیسرائیل ڕاجێ کرد ئاسۆ کیە ئاسۆ کەسەکە کو لە ناوە پەکەکێ بووە و پەکەکە هێلایە پەکەکە ژوانە ڕا چ دەبێژە ژوانە ڕا دەبێژە قاچان لەر خائین لەر ئاڵچاق لەر بێناموس لەر چوو بە بێناموسلەران ڕا تەکیلی چێکریە کو لە بەریتانیای قاش و بیرۆیەک vekiriye بەناوێت تەکلیان دەرەوە و گوتنە هەواڵی ئاسۆکۆت کات و دکاری تەکلیان من بە ئیسرائیلیان ئەویش گوتی سەر شانە لێ هەنێک پارە دەخوازە تەکلی وانەژ گوتە چ قاسی 5,000 پاوەند 5,000 پاوەندانێ و چوو دەمێکی لێ گەڕیان ئەو نەکرد ئێنها تۆ لەسەر تەلەڤیزیۆنێ چما فێکە دەبێژێ یعنی کەسێکی لە تەلەڤیزیۆنێدا وسە یعنی هون ئاسۆ ناس ناکەن دەبک هون باوەڕژی نەکەن بە حکایەتی لێ تەنێ لێ بنەرە بفکرە ئینسانێک لەسەر تەلەڤیزیۆنێ داخوازیە تەکلیان بکە بە ئیسرائیل ڕا نە ئاسۆ دەست و 5,000 ئاسۆیانژی ماش دکاژە بۆی تەکلیەکەی وسە بەڕاستی مەخابین نییە بەڕاستی عیبە ئینسان وەقاسی لە چیان لە زیندانان لە ناوا کۆڵانێن تورکیایدا لە بن زەخت و زۆرێ لە بن جۆپاندا سیاسەتێ دیکەن هونجی بەوی ڕەنگی سیاسەتێ دیکەن ئەم تەکلیان بە ئیسرائیل ڕادەخوازە ئەم تەکلیان بە ئەمریکا ڕادەخوازە ئەو بەرێ داژی وسایە ئەم تەکلیان بە پەدەکی ڕا بە بارزانی ڕادەخوازن ژبووی کو ئەم تەکلیان بە بارزانی ڕادەخوازن ئەم دەبێژن عراق خاینە باشکەم بەلکی بارزانی دلەوی بەمان بشەوتێ دەریە خۆش مەرافەکە و حتا نەهاژی هەگەر کو ڕۆیەکی چوو بە کوردستانە عراقی لە ڕێکا بەغدایەکی لە ڕێکا بارزانی نەچووی و گاواکو چوون هەیئەتێکەنێکی جارە یەکەمین چوون بەغدایە دزانی چکردن لەسەر پرێکیدا دیتبوون عسکەری ئەمریکی دیتبوون دوور و عسکەرێکی بە یعنی ئەمریکیان ڕەشپێست لە وەردەبینن یەکی وسا زەڵام مەزن و یەک ژوانە دچێ حەمێزێکی پێدابینێ ژبکو ئەم یعنی مێژی و عەقڵێوانی سیاسی وسایە ئەمریکی هاتنە کوردستانی ڕزگارکردن لە بەغدای دەشە سەر پرێ دەخوازە حەمێزێکی پێدابینێ عسکەری ئەمریکیش دەترسێ کێم دەمینەوەی بکوژە ژبکو نزانێ ئەو تیرۆریستە دەخوازە بۆمبایەکی پێڕابتەقینێ چ بکە ئیدی سلاحی لە دکشینە کێم دەمینێ بکوژێ هەنێکی دن زرا دەبێژن یا ئەحمەق کاوەرە تو چ دکەی یان تو هاتی سیاسەتێ بکەی چ ئیشێتە بە عسکەریەت و تو دەخوازی حەمێزێکی پێدابینی یعنی تا حەمێز پێداانی چ دەبە ئەو عسکەرێکی فەقیرە دەخوازە سبێ بەگەڕی ماڵاخوا یعنی دەوردا بەڕاستیژی پرسیەکەن پڕپڕ مەزن هەنە یادنێ حسابێکی ژوێ ڕابکەن یعنی ئەڤ یەک تشتێک و هون خەیاڵ دکەن خەیاڵە دەخوازن دیرۆکێ بەگەڕین پشتی 100 ساڵی ڕیسکەی پڕپڕ مەزنن و احتیمالە شەهید بوونە میلیۆنان هەیە یعنی هەگەر ئەمریکا نەبیە
هەگە برێت مەگۆر نەبیە هەگەر و بەڕاستیژی عراق نەبیە پشتی ڕیفراندۆمش خۆ گەرەک بۆ قەتل عام چێ ببە گەرەک بوو کەرک و کربانە حەلب گەرەک بوو لە سلێمانی و لە هەولێرەدا بە حەزاران کورد کوشتبان لێ نەکوشت نهێنا ئەمریکا نهێنا هون دیسا دەخوازن سەری کوردان بخەن ناو ڕیسکێکی پڕ ئەمەزن و داهاتویەوی نینە هەگەر و تەکیلیان دەخوازی هەر سوکری خۆ بشکینە تەکیلیان بە ئیسرائیل چێکە کۆنسڵۆس هەیە بە بێدەنگی هەرە تەکیلی خۆشەکە کی پێشیان تاستەنگە کی دەبێژی چێنەکە لێ حسابەکی هەگاوە کوتە لەسەر تەلەڤیزیۆنێ گۆت ئەو معنایە تو بێ ئیمکانێتە و کەپاسیتیاتە نینە و تەکیلیان چەکە نۆمازی لەسەر تەلەڤیزیۆن لەسەر یوتیوب دەقیڕینی وەڵام ڕایگەشتی حاضر دەکەن ڕایگەشتیش بۆ چه حاضر دەکەن یو ڕایگەشتی لە هەر چار دەرێ لە سووریا و لە عراق و لە ئیرانی و لە تورکیایدا لە دژی ئیسرائیل ڕایگەشتی ئەوروپا لە دژی ئیسرائیلە ڕایگەشتی چه حاضر دەکەی بلا ڕایگەشتی یا ئەوروپا هەنێکی بێدەنگ ببێ لە هەمبەری ئیسرائیل پسرە هون ڕایگەشتی چێ بکەن هون چما ڕایگەشتیش بۆی پەروەردەی ئامادە ناکەن هون چما ڕایگەشتی ji بۆی و ئینسان دەواری هەستینا دەواری زانستیدا لە مەسەریان بنەر ئامادە ناکەن هون چما ئینسانان ئامادە ناکەن ji بۆی بچن زانینگە هەیە هون چما ئینسان ئامادە ناکەن ji بۆی و بچن لە دائیرەیەکی مەزندا لە یەکێتیا ئەوروپا لە سازیان وسادا بەجێ ببن باشە هەگەر سبێ ئیران و ئەمریکا بە هەوڕا ئیتفاقکردن هون چ دەبێژن هون چ دەکەن هون وێ دەمێ دەبێژن وەڵا زبێر ئایدار بەسەری خۆ ئەو داخوێنیدایە وەڵاهی کەس بەوە باوەڕ ناکە هەگەر کە تورکیا و ئەمریکا سبێ لە هەفکردن هون چ دەکەن حسابە کۆژێڕاکریە هونگەرەك vێیەکێژی بەڕاستیژی هونگەرەك vێیەکێ بەرسیف بدە ببورێن من درێژ کرد لێز باوەڕم پێویست بوو لە کەرەمەخۆوە هەوڵ بدەن vێ بەرنامەی بە تایبەتیژی پاڕڤە بکەن لایک بکەن پرسیاران بکەن لێ ئەس ڕەجایەکی من ژوە ئەوە کەسێک و باش گۆدار نەکریا بلا کۆمنتان ننویسە باش گۆدار بکە تە گۆدارکرە بە دیتنێن خوا بە ڕێک و پێکی بینە سەر زەمان سەرسەران و سەرچاوان حتا بەرنامەیەکیدن سلااو و ڕێز ژوارە دەم باش